ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 من هاژە غەفور ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە هاتمەوە وڵاتان بێگومان خۆشحاڵم بۆی کە ئەمڕۆژ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتە هەمە ڕەنگەکانی پرۆگرامی ڕۆژباش ئێمە بۆیە لە سەرەتای دەستپێکردنی ڕۆژەکەەوە بە پرۆگرامی ڕۆژباش دەست پێکەین تا ڕۆژێکی باشتان هەبێ پڕوزەتان هەبێ هەموو ئەو بابەتە هەمە ڕەنگانە ببینن یاخود پڕ زانیاری و بە سوودانە ببینن کە بۆ ئێوەمان ئامادە کردووە بێگومان هەر کات هەڵاستین لە خەو سوپاسگوزاری ئەوەیە کە هێشتا لە ژیانداین کە ئەتوانین ببینین کە ئەتوانین هەناسە بدەین لە کوردستانێکی ئارامداین سەرباری هەموو ئەو دۆخە خراپانەی کە بەسەر کوردستاندا هاتووە بەڵام هێشتا ئارامی و ئاشتی و سەقامگیرە لە کوردستانێکی ئاواداندا بژین و بمێننەوە و خۆشەویستیمان بۆ نیشتیمانەکەمان و بۆ کوردستان هەمیشە بمێنێت سەرباری هەر دۆخێکی نەخوازراو بێت ئێمە ئەمڕۆ گرنگی ئەدەین بەو لایەنە بە تایبەت لایەن گەنجانەوە تا چەند دڵبەندیان هەیە بۆ نیشتیمانەکان خۆشەویستیان بۆ کوردستان بۆ خاک و بۆ ژینگەکان لەسەر ئەو بابەتە کەسانی شارەزا و پسپۆرمان بانگێش کردووە تا قسە و گفتوگۆی زیاتری لەسەر بکەین بەڵام لە بیری ناکەین کە کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشەکەین بە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان بەردەوامە بین و دواترە چینە ناوەڕۆکی پرۆگرامەکە. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی چەند بژاردەیەک تاوتوێ دەکات. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەن حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی زیادکردنی سەرچاوەکانی داهات دەدات و دەیەوێت جوڵەی بازرگانی لە دەواازە سنووریەکان ڕێک بخاتەوە ڕاشی گەیاند حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بڕێنی موچەی نییە و ئەوەی کراوە تەنیا خۆگونجاندن بووە لەگەڵ قەیرانی دارایی و کاتیە جەختیشی کردەوە هەموو شێوازێک بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵی دەگیرێتە بەر. سەرۆکوەزیرانی عێراق ڕایدەگەێنێت جگە لە دەوڵەت هیچ کەسولانێک خاوەنی بڕیاری شەڕ و ئاشتی نییە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ لیژنەی لێکۆڵینەوە لە پێشێلکاریە ئەمنیەکان کۆبووە و ڕایگەیاند هەر پێشێلکاریەکی ئەمنی زیان بە شکۆی وڵات دەگەێنێت و دەبێت ڕێگری لێ بکرێت ئاماژەی بەوەش کرد ئەو کەسولایەنانەی عێراق دەکەنە قوربانی زیان بە داهاتووی عێراق و پەیوەندیە دیبلۆماتیەکان دەگەێنێت جەختیشی کردەوە لیژنەیەک لە ئەندامانی دەستگا ئەمنیەکان و لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق پێک هاتووە و بەم زوانە ئەنجامی لێکۆڵینەوە لە پێشێلکاریەکان ئاشکرا دەکەن. کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا راپۆرتێکی لەبارەی تورکیا بڵاو کردەوە. کۆمسیۆنی ئەوروپا راپۆرتی ساڵی 2020 لەبارەی تورکیا بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا ڕەوشی ئابووری، دیموکراسی و دادوەری تورکیا خراوەتە ڕوو. ئاماژەی بەوەش کردووە تورکیا لە ڕەوشی سەروەری یاسا و مافی مرۆڤ و دادگا لە دۆخێکی خراپدایە و بەردەوام پێشێلکاری دەکرێت. کۆمسیۆنی ئەوروپا جەختیش دەکاتەوە ڕۆژ دوای ڕۆژ بە ئەندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپا دوور دەکەوێتەوە. فەیسبوک پۆستێکی سەرۆکی ئەمریکای سڕیەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕایگەیاندووە ساڵانە سەدان هەزار کەس بەهۆی پەتاوەرزیەکان گیان لەدەست دەدەن و لە کۆڕۆنا مەترسیدارترە بەڵام لەگەڵ پەتاوەرزیەکان ڕاهاتوین و دەژین بە هەمان شێوە لەگەڵ کۆڕۆنا ڕاهاتوین ڕاستەوخۆ دوای پۆستەکە فەیسبوک پۆستەکەی ترامپی سڕیەوە ڕایگەیاند پۆستەکەی ترامپ خەڵک لە خۆپارێزی لە کۆڕۆنا سار دەکاتەوە بۆیە بڕیاری سڕینەوەی پۆستەکەیان داوە. ڕیزبەندی بەهێزترین پاسپۆرتەکانی جیهان بڵاوکرایەوە. ماڵپەری گلۆبال پاسپۆرت پاوەر ڕانک دوایین ڕیزبەندی بەهێزترین پاسپۆرتەکانی جیهانی بڵاو کردەوە بە پێی ڕیزبەندیەکە پاسپۆرتی نیوزیلاند بەهێزترین و باشترین پاسپۆرتی جیهانە و هاوڵاتیانی ئەو وڵاتە دەتوانن بەبێ ڤیزا گەشتی 129 وڵات بکەن. هاوکات هەڵگرانی پاسپۆرتی ئەڵمانیا، لۆکسمبۆرگ، نیوزیلاند، نێرلاند، ژاپۆن، کۆریای باشوور دەتوانن بەبێ ڤیزا گەشتی 128 وڵات بکەن. هەریەک لە عێراق و ئەفغانستان لە پلەی 75 ڕیزبەندیەکەدان و هاوڵاتیانی ئەو دوو وڵاتە دەتوانن بەبێ ڤیزا سەردانی 31 وڵات بکەن و 167 وڵاتی دیکەش دەبێت ڤیزای بۆ وەربگرن.
کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانم پێشکەشکردن و ئێستاش دەچینە ناوەڕۆکی پرۆگرام. کۆتایی کورتە باسم لەوە کرد کە ڤیزای یاخود چەند وڵاتێک هەن بەبێ ڤیزە ئەتوانن گەشت بکەن، هاوڵاتیەکان یەتوان گەشت بکەن بۆ زیاتر لە 120 وڵات بوو کە عێراق لە وڵاتانە بوو لە ڕیزبەندی 75میندا بوو بەداخەوە بۆ هیوایین ئینشا ئەڵڵا کوردستان ببێتە دەوڵەت و بتوانین ئەو کات ئێمەش لە ڕیزبەندی ئەو وڵاتانە دابین و چەند وڵاتێکمان بێت بتوانین بەبێ ڤیزا گەشتی بۆ بکەین و دڵخۆش و گەشتەکانمان ئەنجام بدەین. هەر لە کوردستانی خۆشەویستە ئەمێنینەوە کە باز لە میوە و یاخود بەرهەمە ناوخۆیەکانی کوردستانەکەین، ئەویش هەنجیر کە یەکێکە لەو میوانەی لەگەڵ پێگەشتنی خواستێکی زۆری لەسەر بێت لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان ئەو بەرهەمەتە درەنگان ینی وەرزە درەنگەکانی شەرەمێنێتەوە واتە پاییزی ژێت ئەو هەنجیر هەرەمێنێت. ساڵانە لە شارەدەی هەڵشوێی سنووری پشدەر دەیان تۆن هەنجیری جۆرا و جۆر بەرهەمێت. کۆکردنەوە و ڕنینەوەی بەرهەمی هەنجیر کارێکی سەختە، بەڵام خاوەن باخەکان بە هەرەوەزی ئەو کاراکەن بۆیە بەلایەنەوە ئاسانترە بێ و هەر بەیانیان زوو پێش خۆرهەڵاتن کاری لێکردنەوەی هەنجیر دەست پێەکەن، هەر ئەو ڕۆژەش ڕەوانەی بازاڕەکانیەکەن. هەڵشۆ بە نابانگە بە هەنجیر، هەنجیری ڕەشمان هەیە، هەنجیری میرانیمان هەیە، هەنجیری زەردیشمان هەیە. پێشەوەی هەنجیر پێ بگات بە تەواوەتی سەرەتا لە مانگی حوتەوە هەنجیرێک پێدەگات کە پێی دەڵێن هەنجیرە بەئاوە. لە دواتر لە کۆتایی مانگی حەوت ینی لە 20 حوتەوە هەنجیر پێدەگات وردە وردە لە ناوەڕاستی مانگی هەشت 15 بۆ سەرێ هەنجیر بە تەواوەتی پێدەکات. دواتر هەتا مانگی 11 بەردەوام دەبێت. ئەو ساڵ هەنجیر بە عام زۆر خراپ ینی وەکو پار نییە، پار زیاتر بوو. هەنجیر زیاتر لە کەشێکی گەرمدا پێدەگات، کاتێکە کەشەکە سەرما بێ فێنێک بێ هەنجیرەکان دەتەقێ. هەنجیر کە باژور و ڕەشەبا هات هەنجیرەکان هەمووی هەڵدەوەرن و دەتەقن، کەواتە و کاتی سودێکی ئەوان نامێنی. ئەو ساڵ لە چاو پار هەنجیر زۆر کەمە، پار 14 هەنجیرمان لێک دۆتەوە، بەڵام ئەو ساڵ قەت ناگە بەو کاتی. ڕۆژان سەعات 4 دێ بەخوا جارێ بە لایتیان دیم. ئێستا ئەوڕۆ بەیانی سەعات 4:30 هاتووم بە لایتیم بایلی هاتووم هەتا ئێرە تاریک وەگە زوونەی گەرمادا دێ زۆر ناخۆشە. گەرما ئارەقەی دەکەی ناخۆشە و هەموو دەست و شتت هەموو دەقەرشی و ئێستا دەستکەشی نەسەر دەستکەشی هەدەستان چلی هاتە. هەنجیر بۆ شەربەتی بەکاردێ، بۆ خەربە هەنجیری بەکاردێ، بۆ خواردن بەکاردێ، بۆ ئەنواع شت بەکاردێ. دەکەنە خەربە هەنجیر دەکەنە لەتکە هەنجیر مروشکی دەکەن، ئەوە بۆ زۆر نەخۆشی بەکاردێ. هەڵشۆ هەنجیری زۆرە، ڕۆژانە لانی کەم 7 پیکاپ 8 پیکاپ دەڕوا، واتە یعنی نزیکەی لانی کەم 12 تن 13 تن دەڕوا لە هەڵشۆ بۆ شارەکانی کە. ئەو بەرهەمە جوانەمان بینی بەیەکەوە خەرمان بەرەکەت ئینشاءالله هەمیشە بەرەکەت بچێتە بەرهەمی ناوخۆ و بەتایبەت ئەو گوندانەوە لەشی هەموو گوند نشینانیش ساخ بێت کە ئەو بەرهەمە جوانە ئەنێرنە بازاڕەکان و توانین بێبەش نەبین لێ. وەکو لە سەرتاوە باستم کرد کە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان گرنگیدانە بە ئینتیمای نیشتیمانی لای گەنجان، هەروەک چۆن سەرۆک بارزە
مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام جەخت لە گرنگیدان بە گەنجانی هەرێمی کوردستان دەکات و داوایان لێکە هەرچەند ململانەی سیاسی هەبێت بەڵام کاریگەری لەسەر ئینتیمایان یاخود دڵبندیان بۆ نیشتیمان نەبێت و وڵاتەکان خۆش بێت بۆیە پێویستە گەنجانمان لێرە کار بکەن و حکوومەت خزمەتیان نەکات. تەوەری ئەمڕۆی ڕۆژباش تایبەتە بە ئینتیمای نیشتیمانی لای گەنجانی هەرێمی کوردستان و ڕێگری لە بیرۆکی جێهێشتنی وڵات بەرە ئەوروپا. بۆ قسەکردن لەسەر بابەتەکە میوانداری ڕێبوار کەلاری کارگێڕی مەکتەبی سکرتارێتی یەکێتی لاوانەیە دیموکراتی کوردستانمان کردووە. بەخێر هاتی کاک ڕێبوار. زۆر سپاس. ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ ئێوەش زۆر سپاس. چۆن وا بکەین ئینتیمای نیشتیمانی دڵبەندی نیشتیمانی لای گەنجان دروست بکەین؟ وڵە زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ کوردستان 24 هەڵبەتە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە زیاتر قسەی لەسەر بکرێت لەوەی کە ڕۆژانە یاخود لە ماوەکانی ڕابردوو گوێبیست بووین یاخود شی کاری بۆ کرا. لە پێشترا دەبێت باز لەوە بکرێت ئینتیمای نیشتیمانی چیە؟ ئینتیمای نیشتیمانی پەیوەستە پەیوەستبوونێکە بە کۆمەڵێک بەهای نیشتیمانی لە ڕووی ڕۆحی و معنەویەوە. هەندێک جاریش ئەو ئینتیما نیشتیمانیە خۆی بەشێکە لە بوون بەمانە کۆمەڵایەتەکەی نەک بەمانە فیزیکەکەی. پێشم وایە لە ناخی هەر ئینسانێک یاخود لە ناخی هەر تاکێکدا ئینتیمای نیشتیمانی گەر نەبوو کەواتە تۆ ئینسانێکی ناکامڵی. بۆ ئینتیمای نیشتیمانی بەشێکە لە ژیانەوە پێویستە هەموو تاکەکان ینی بەڕاستی بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانن ئینتیمایەکی نیشتیمانی بۆ خۆیان دروست بکەن تاوەکو خاک و وڵات و گەل و نیشتیمانی خۆیانیان خۆش بێت. بیستمان کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ڕایگەیان لە دانیشتنەکەی پەرلەماندا ئاماژی بۆ کرد کە نابێ ئینتیمای نیشتیمانی تێکەڵ بە لایەنی سیاسی و حزبی بکرێت وا بکەیان گەنجان کاتێک بارودۆخێکی نەخوازراوە بێت دڵبندیان بۆ نیشتیمان نەمێنێت یاخود ئەو پەیوەستبوونیان بۆ نیشتیمان نەمێنێت. لە حقیقەتدا خۆی زۆر ڕاستە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی لە دانیشتنی پەرلەمان کە بۆ ئێمە بەڕاستی من پێم خۆش بوو لەوەش باسێک بکەم کە جێگەی دڵخۆشی بوو بۆ یەکەمین جار سەرۆکی ئەنجومەنی وەزیران توانی بۆ ماوەی 10 کاتژمێر لە نێو هۆڵ و تەلاری پەرلەمانی کوردستانە بمێنێتەوە و وەڵامی زیاتر لە 98 پەرلەمانتاری هەرێمی کوردستان بداتەوە کە 450 پرسیاری زیاتر ئاڕاستە کرابوو. یەکێک لەو تەوەرانەی کە باسی کرد باسی ئینتیمای نیشتیمانی بەداخەوە دەتوانم بڵێم بەشێک لە حزابی سیاسی کوردستان و بە تایبەت ئۆپۆزیسیۆن ڕۆڵێکی زۆر ناشرین و ناکارا بینن لەوەی کە گەنجانی ئێمە بەلا ڕێدا ببن بۆ ئەوەی وا لە خەڵکی بگەێنن یاخود وا لە گەنجان و لاوانی ئێمە بگەێنن کە ئینتیمای نیشتیمانی کاڵ بکەنەوە. هەڵبەتە ئینتیمای نیشتیمانی پێم وان نییە هێندە بابەتێکی سانا و ئاسان بێ بتوانرێ لە هزر و لە بیری تاکی کووردا بسڕدرێتەوە. نمونەشمان زۆر ئێمە لە ڕابردوو بەڵام بەداخەوە هەندێک جار ئەوانەی کە بوونەتە هۆکاری لاوازبوون یاخود کاڵبوونەوەی پرسی ئینتیمای نیشتیمانی دەبوو لە پێشووتردا هەڵوێستی جددیان لە بەرامبەر وەربگیرا بایە بە نمونە لە پێشووتردا بەداخەوە هەر لە نێو تەلاری پەرلەمانی کوردستان خەڵکانێک یاخود کۆمەڵێک لە کەسایەتی سیاسی دیارەکانی ئەم وڵاتە ئامادە نەبوون ڕێز لە سرودی نیشتیمانی ئەیڕەقیب بگرن کە یەکێکە لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانی گەلی کوردستان کە ئەمە بۆ خۆی ڕەهەندێکی ناشرینی هەیە وا لە گەنجانی ئێمەکە بە نمونە خەڵکێک کاڵ بکاتەوە یاخود لاواز بکات لەسەر ئەو پرسە و بابەتی پرسی ئینتیمای نیشتیمانی بەجددی ئەمن پێم وانە بەو جۆرەش بێ کە وەها تێگەیەندرابین کە خەڵکی ئێمە یاخود گەنجانی ئێمە لەو پرسە خۆیان بدزنەوە یاخود ئینتیمان نیە. باشترین بەڵگە بۆ وانەی کە قسەی لەسەر بکەن ئێمە دوو پرۆسی زۆر گرنگ لە ساڵانی ڕابردوو ڕوویاندا لە لای ئێمە. بە نمونە سەرەتایی ساڵی 2014 کە زۆر مێژوەکەی دوور نییە گەلی کوردستان و خاکی کوردستان ڕوبەڕووی هێرشێکی داگیرکاری گەورەترین و دڵڕەقترین دوژمنی سەرئاستی زەوی کە تیرۆرستانی داعش بوو بۆ ئەو کات بینیمان گەنجانی ئێمە لاوانی ئێمە گەیشتن بەو ئاستەی کە ئامادە بوون لە پێناو خاکی کوردستان ئاڵای کوردستان گەلی کوردستان بەسەرجەم پێکاتەوە ئاین و نەتەوە جیاوازەکانەوە کە لە خاکی کوردستان دەژین ئامادە بوون خوێنی خۆیان ببەخشن. ئەمە ینی دەبێت ناوبندرێت کە هێشتا ئینتیمای نیشتیمانی وجودێکی زۆری هەیە و گەنجانی ئێمە ئامادەن لە حاڵەتێکدا ئەگەر کوردستان یاخود گەلی کوردستان ڕوبەڕووی ناڕەحەتی و نەهامەتی بێتەوە نەخێرەوەی ئەوان باسی دەکەن وەها نییە و گەنجانی ئێمە ئامادەی خوێن بەخشینن.
بابەتی دووەم کە وەکو نمونە زۆر جارە هێندرێتەوە هەر لەسەر پرسی ئینتیمای نیشتیمانی بابەتی ڕێفراندۆمە مەزنەکەی گەلی کوردستان بوو کە لە 25 حوتی ساڵی 2017 بە بڕیارێکی مێژووی کە بەڕاستی ئەمە فەخری پێوەکەین وەکو گەنجانی کوردستان و خەڵکی کوردستانیش کە من پێم وایە تاپۆیەکی ڕەشە هەر کاتێک گەلی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان بەکاری بهێنێ دەتوانێت بەکاری بهێنێ کە بینیمان گەنجانی کوردستان لە سەرتاسەری کوردستان و لە دەرەوە لە وڵاتە جیاوازەکان هەر تاکێکی کورد ئەو جۆش و خڕۆشەمان بینی لە گەنجان کە چۆن هەوڵەدەن بۆ سەرخستنی ئەو پرۆسە گەورە و مێژوویە و لە نەتیجەشدا بینیمان خەڵکی کوردستان ئەوە گەنجانی کوردستان بوون وایان کرد ئەنجامەکە هێندە مەزن و دڵخۆشکەر بێت کە جێگەی خۆشحاڵی هەمومان بێ بۆیە ئەو دوو نمونەیە فاکتەرێکی یان چۆن بڵێ نمونەیەکی زۆر گەورن کە بیسەلمێنین کە ئینتیمای نیشتیمانی بەڵێ وجودی هەیە و هەر کاتێک کوردستان ئاڵاکەی خاکەکەی پێویستی بەوە بێ دڵنیام لاوان زۆر لەوە زیاتری باشە کەواتە کاگڕێبوار بۆ لە کاتێکی ئاوهەیە گەنجان ئەو هێزەیە خود ئەو پاڵنەرەیانە بێ کە چۆن نیشتیمانەکەیان خۆش بوێت بۆ نمونونەکە باست کرد لە کاتی ڕەفراندۆم بە یاخود لە کاتێک کە هێرشێک ئەکرێ بۆ سەر کوردستان بەڵام لە کاتەکانی دیکە چی ویان لێ ئەکات یاخود هۆکار چییە بەو شێوەیە نامێنێت ئەمە کاتیە یاخود هەندانێکی لە پشتەوەیە خۆی لە حقیقەتدا من پێشووتریش باسم کرد هەروەک جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پەرلەمانی کوردستان لە میانەی ئەو گفتوگۆ چڕێی کە لە ماوەی دەکات ژمێرە لەگەڵ بەڕێزان لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان لە نێو هۆڵی پەرلەمان ئەنجامیدا پرسەکە ئەوەیە هەندێک لایەنی سیاسی چ بە ئەنقەس چ بە دەستی دەرەکی یاخود خۆشیان مەبەستیان بێت دایانەوێ وا لە گەنجانی ئەم وڵاتە یاخود لاوانی ئەم وڵاتە بکەن و وێنەی کوردستان وەها پیشان بدەن کە ئەم وڵاتە پڕە لە کاری پڕە لە ناشرینی پڕە لە شتی ناشرین کە بەداخەوە عکسەکەی ڕاستەوە دەتوانم بڵێم ئەوەشی ئەوان مەبەستیانەوە دەشیانەوێ بیکەن لە نەتیجە نەسەری گرتو نەسەریش دەگرێت بۆیە من پێم وایە هێشتا نەگەیشتوتە ئەو ڕادەیە کە بەڕاستی ئینتیمای نیشتیمانی هێندە لاواز بێ گەنجانی ئێمە پشت لە خاک و نیشتیمان و ئاڵای خۆیان بکەن و ئەمە پرسێکە کە بە ئەنقەس هەندێک جار دەجوڵێندرێ بۆ ئەوەی سۆز و هەستی تاکی کورد یاخود لاوی کورد بجوڵێندرێ بە مەبەستێکی دیاریکرا و یاخود بۆ مەبەستی گەیشتنیان بەدەسڵات کە بەداخەوە ئەوە پێم وایە سەرکەوتوو نابێت باشە کاکرە بوار ئەبینین زۆر جار گەنجان یاخود هەر بە گشتی هاوڵاتیان وڵاتێکی دیکە ئینتیمان بۆ وڵاتەکان زۆر زۆر زیاترە براورد بە هاوڵاتیانی کوردستان یاخود بە پێچوانەوە ئەمە هۆکارچی یاخود گەنجێکی ئەمە ئەچێتە وڵاتێکی دیکە خۆشەویستی بۆ وڵاتە زۆر زیاترە بێت ژینگەکەیە پارێزێت یاسای جێبەجێ ئەکات بەڵام لێرە بەو شێوەیە نییە هۆکارەکە چیە ئەوەیە کە لە سەرتاوە فێر نەکراوە یاخود دەستێکی دیکە هەیە خۆی لە ڕاستیدا من ڕەنگە پێچوانەیە و ڕای جەنابەت بم یعنی ئەو گەنجانەی ئێمە کە بەداخەوە ڕەنگە گەنجانێک هەبن لە وڵاتە پێیان خۆش بێت کۆچ بکەن یاخود وڵاتی خۆیان بەجێ بهێڵن ئەمن پێم وایە کە ئەو گەنجانە یاخود ئەو لاوانەی دەچنە دەرەوەی وڵات هیچ کاتێک ئامادەنین سازش لەسەر کوردستانی بوونی خۆیان یاخود ناسنامەی خۆیان بکەن کە ئەمەش بەشێکە لە ئینتیمای نیشتیمانی کە لە لای ئێمەدا بوونی هەیە و وجودی هەیە بێگومان ڕاستە بەڵام زۆر جار ئەو یاسایی لەوێ جێبەجێ ئەەکەن لێرە جێبەجێ نەکردو یاخود ژینگەکەیە پارێزە یاخود هەر شتێکی دیکە کە پێی بوترێ لەوێ باشتر ئەیکات وەک لەوەی کە پێشتر لە خاکی خۆیانی کردووە ئەزانم مەبەستە بڵێ بۆ نمونە گەنجانی ئێمە لە وڵاتی ئێمە بۆ نمونە ڕەنگە پێیان عیبێ هەندێک کار و کردەوە ئەنجام بدەن لە بەرچاوی خەڵکی خۆیی و لە دەرەوە ئامادە بن هەموو کارێک ئەنجام بدەن ڕاستە ئەوە بەشێکە لە گرفتەکانی گەنجی ئێمە بەداخەوە کە ڕەنگە خەڵکی ئێمەش هاوکار نەبێت لەگەڵ پرۆسی سیاسی یاخود حکومڕانیە وڵاتەدا بۆ ئەوەی هەوڵ بدا خۆی بگونجێنێەوە ئەوەی مەبەستە بژێوی و ژیانی خۆی دابین کە ئەمە لە هەمان کاتدا ئەمە نایشارمەوە کە پێویستە حکومەت و دەسڵاتدارانی ئەم هەرێمە بەڕاستی لە بەرامبەر تاکەکانی خۆیدا بەرپرسیاران تر مامەڵە بکات و ژیانێکی شایستەتر و یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتی بەرپا بکات بۆ ئەوەی گەنجانی ئەمە زیاتر هەست بە ئارامی دەرونی و هەست بە بوونی خۆیان بکەن لە وڵاتەوە هەست بکەن ئەم گەلوونەتەوە نیشتیمانە هی ئەوانەوە ئەوان بەشێکن لەمە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوەی کە چۆتە دەرەوەی وڵات بەو مانایە نییە کە پشتی لە خاک و وڵاتی خۆی کردووە من گومانم نییە کاوان ڕەنگە لە ئێمەمانان زیاتر وڵاتیان خۆش بێگومان بەڵام لەگەڵەوە شاکاتێک کە قسە لە گەڵ گەنجێکاکە یاخۆڵ کەمە گفتوگوی لەگەڵەکەی
زۆر زوو تووڕە ئەبێت یاخود بە تووڕەیەوە وەڵام تایەتەوە ئەمە چی وای لێ کردووە کە دۆخێکی لەو شێوەیە یاخود لە دۆخێکی ئاوایە ئەکرێ بارودۆخی کوردستان لەبەر چاو نەگرێت یاخود لایەنە باشەکانی ژیانی کە هەیە لەم خاکەیە لەبەر چاوی نەگرێت بەڵ خۆی لە حقیقەتدا من پێشووتریش باسی ئەوەم کرد کە بەشێک لە لایەنە سیاسەکانی نێو پرۆسی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە نێو کوردستاندا ڕۆڵێکی ناشری نەبێنن بۆ بەلاڕێدابردننی لاوی ئەم وڵاتە بەڵام لە حقیقەتدا ئەوەی باز دەکرێەوە ئەوەی دەوترێ ڕەنگە وەها نەبێت کە خەڵکی ئێمە هەموو شتێک بە ناشرینی ببێنرێ ئەمن لەگەڵەوەم گەنج معاناتی هەیە و پێویستی بەوە هەیە کەم و کورتەکانی پڕ بکرێتەوە پێویستە بە نمونە هەلی کاری زیاتر بڕەخسێنێ بۆی گەنجان ئێمە لە وڵاتەدا بەڕاستی بتوانن دەست بژێوی خۆیان دابین بکەن و هەوڵ بدەن کاری خۆیان هەبێ بەڵام بەو مانایش ناکە حکوومەت بتوانێت هەموو گەنجانی ئێمە ڕازی بکات چونکە لە هیچ کوێیەکی دنیا نەبووە هەموو شتێک حکوومەت بتوانێت بۆ خەڵکی خۆی دابینی بکە یاخود گەنجی خۆی بە نمونە دابمەزرێنێ و بیکاتە خاوەنی موچە و بژێوی خۆی بەڵام لە هەمان کاتیشدا من پێم وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدا بۆ ئەوەی باشتر ژیانی گەنجانی ئەمە ڕێک بخاتەوە لە چوارچێوەی بەرنامەیەکی دیاریکرا و پاراستراوداوە گەنجانی ئێمە حەز بەبوون و وجودی خۆیان بکەن لە خاکدا بڵێ ئەکرێت گەنجان بەردەوام بۆ یاخود بۆ هاندان یاخود بۆ پرۆژانی کە هەیەە پشت بە حکوومەت ببەستن یاخود کاتێک داهێنانەکەن ئەتوان پشت بە خۆیان و بە دەستە جەمعی کارەکە بکەن خۆی ئەو بەشێکی دوولایەنەیە من پێم وایە مرۆڤی گەشتبین هیچ کاتێک نابێت باس لەوە کە کەشکست دێنێ هەمیشە دەبێت بڵێ یەک اختیارم لە پێشە سەرکەوتن و سەرکەوتن ئەنی گومانم لەوە نیە هەر گەنجێک بێ بگات بە ئامانجێک کەمەبەستی بێەوە کاری لە پێناودا بکە ڕەنگە زوو درەنگ بۆ نمونە لە کار و پرۆژەکانی هەبێەوە گەیشتن بەو شوێنەی کەمەبەستێتی ڕەنگە کاتی پێویست بێ بەڵام دڵنیام و گومانم نیوێ هەر گەنجێک مەبەستی بوو بێ گەیشت بێوێ بگات بە پرۆژەیەکی دیاریکراو دەگات و نابێ گەنجانی ئێمە سارد ببنەوە لەسەرەوەی کە هەوڵ بدەن بۆ ئەوەی خۆیان پێ بگەێنن لەگەڵەوە شەم حکوومەتی هەرێمی کوردستان وەڵام پێویستە هاوکاری گەنجانی ئێمە بکات چونکە بەڕاستی دروستبوونی ئەم حکوومەتە دروستبوونی ئەم هەرێمە ئەم قوارە سیاسی بەڕاستی هەوڵ و هیمەتی گەنجانی تێدایەوە ئێستاش بشێکی زۆر لە گەنجانی ئێمە پارێزگاری لە خاکی کوردستانەکان لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی کارایان هەیە وا دەبینین بە خۆشحاڵیەوە بەشێک لە کەسایەتی سیاسی دیارەکانی کوردستان ئێستا گەنجن سەرپەرشتی ئەم وڵاتە دەکەن بۆیە ئێمە چاوەڕوانیمان زیاترەوە پێمان وایە هێشتا دەتوانین کاری باشتر بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا بەڕاستی دەرفەتی باشتر و هەلی زیاتر بڕەخسێ بۆ ئەوەی گەنجان هەوڵ بە توانای خۆیان زیاتر پەرە پێ بدەن و خۆیان نمایش بکەن بۆی بگەن بۆی کە مەبەستیان باشە چۆن بتوانرێ سەرمای گەنج یاخود پاڵپشتیکردنی گەنج تەنها ئەگەر لایانی مادیژ نەبێ وای لێ بکرێت کە ببێتە خاوەن سەرمای خۆی ببێتە خاوەن داهاتی خۆی یاخود بەگەڕ بخرێت ئەم بابەتە زانیکێک لە گرفتە گەورەکانی ئەمەی گەنج بە نمونە ئێمە هەمیشە پێمان خۆشە بۆ نمونە دەستمان بگیرە من لەگەڵ دەستگرتن هەم لەگەڵ ڕێنماییکردنیش هەم بەڵام نابێ هەمووشمان چاومان لەوە بێ کە بەڕاستی حکوومەت کار و پرۆژەمان بۆ دابین کاوە ئێمە کاری لەسەر بکەین و ئیشی لەسەر بکەین ئەو کات ببینە خاوەن پرۆژە و داهاتی خۆمان زۆرن ئەو گەنجانەی کە لە نێو هەرێمی کوردستاندا نیشتەجێن خاوەن کار و پرۆژەی خۆیانن و هیچ کاتێکیش ئامادە نەبوون بۆ نمونە لەژێر ڕابەرایەتی هیچ کەسێک هەوڵ بدەن کە پرۆژەکانی خۆیان بەرەو پێشەوە بن دایان نمونەی جۆرا و جۆرمان هەیە لە وڵاتەکە دەتوانین بیان هێنینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە ئەسڵەن ڕۆڵی نەبێ یاخود کارکتەرە سیاسەکانی ئەم وڵاتە چ لە ڕووی حزبی یا لە ڕووی حکومی ڕۆڵی ئەو تۆیان نەبێت لە پێشخستنی ئەو گەنجە یاخود ئەو کەسە بۆ ئەوەی ببێ بەخاوەن سەرمایی خۆی و داهاتی خۆی و پرۆژەی تایبەتی بخۆی بۆیە من پێم وایە ئێستاش گەنجانێکی زۆر باش لە وڵاتە هەن کە پێویستە پشت بە تواناکانی خۆیان ببەستن و هەوڵ بدەن کە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدڵنیایەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ڕێخۆشکەر بێت بۆ ئەوەی گەنجانی ئێمەش بیانەوە لە هەندێک ڕۆ ئاسانکاریان بۆ بکرێت بۆ ئەوەی بتوانن بە ئەو مەرامانە بکەن کەمە بەستیانە بێگومان دوولایەنەیە و بە هاوکاری و بە هەماهەنگی بەیەکەوە ئەکرێت بەڵێ دوا پەیامت ئەگەر بە کورتی پێمان بڵێ بۆ گەنجان چییە؟ وڵە زۆر سپاس بۆ ئێوە کەوەکو کوردستان 24 بەڕاستی ڕۆڵێکی تایبەتان هەبوو لە هۆشیارکردنەوەی گەنجان کە من پێم وایە بەڕاستی گەنجانی ئەمەش دەبێت زیاتر لەو هۆشیارتر بن و گەورەتر بیر بکەنەوە کە نەکەونە ژێر تەسیراتی هیچ لایەنێکی سیاسی کە چکە پرسی ئینتیمای نیشتیمانی پرسێکی زۆر گەورەیەوە پێویستە ئێمەی گەنجان
هەمیشە خاک و ئاڵا و نیشتیمانی خۆمانمان خۆش بێت چکە و خاک و ئاڵا و نیشتیمانە لە دوجاردا هی ئێمەیە و دەبێت ئێمە پارێزگاری لەسەر بکەین و گومانیشم لەوە نییە هێشتا تاکی کورد یاخود لاوی کورد نەگەیشتۆتەوە ئاستەی هەموو شتە جوانەکانی ئەم وڵاتە بە ناشرینی بینێ بەڵکو نخبەیەکی کەم نخبەیەکی سیاسی وڵاتەکە لەسەر ئەو پرساکەن کە بەداخەوە ئەوانە دەتوانم بڵێم ناویان بنێم کەمینە بەڵام دوجار لاوی کورد زۆر لەوە گەورەترە کە بیر لەوە بکاتەوە کوردستان بخاتە دوای هەموو شتێک. زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان کاگرە بوارکەلاری کەمڕۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای تەندروستێکی باش و هەمیشە بەختەوەر دەستان خۆش. وەکۆ بینین ئەزانین کە تا ڕادەیە گۆڕانکاری بەسەر کەشوهەوا هاتووە بۆیە بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. بەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستانمان بینی بۆ زانیاری لەسەر بارودۆخی شارۆچکەکانی کوردستانیش بێگومان ئەچینە لای پامنێرانمان ئێستاش بۆ زانینی زانیاریەکان یاخود بارودۆخی گەرمیان ئەچینە لای هەرێم جاف بزانین چی هەیە سڵاو لەبێ هەرێم ڕۆژتت باش بێ پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە لەو دەڤەرە؟ ڕۆژ باش دیارە لە سەرەتا بەوە دەست پێ یەکەم کە چەند ڕۆژێکە بازگەکانی نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو بازگانەی کە دەکەونە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستانەوە لە سنووری ئیدارەی گەرمیان کە چەند دەواازەیەکن ڕێگە لە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان دەگرن ئەو ئۆتۆمبیلانەی لە دەواازەکانی مەرزی نێو دەوڵەتی پەرێوسخان ویان لە شارەکانی دیکەەوە دێن کەلوپەلی جۆراوجۆریان بار کردووە دەیانەوێت بچنە ناو شارەکانی ناوڕاست و باشووری عێراقەوە لە ڕێگا لەلایەن سەربازەکانی سوپای عێراقەوە داوایان لێ دەکرێت پێیان دەوترێ ئەگەر بڕەپارێک نەدەنەوە ڕێگەتان نادەین بچنە خواروی عێراق ئەمە وای کردووە کار و کەسابەتی هەندێک خەڵک پەکی بکەوێت گیر و گرفتیان بۆ دروست ببێت ینی خەڵکێکی زۆر ژیانیان لەسەر ئەوەیە هەرچەندە ئێمە پاکێجمان کرد بە دوواداچوونمان کرد لەسەر بابەتەکەەوە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیالە
فەرماندەی پۆلیس و پارێزگای دیالە هەموو ئەمانە لە دوابەدای پاکێجەکەی ئێمە هاتبوونە سەر خاتوە بەڵێنیاندا بوو چارەسەرێک بۆ گرفتی ئەو شۆفێرانە بدۆزنەوە و ئەو سەربازانە و ئەو فەرماندە سەربازیانەی عێراقیش بدرێنە دادگا کە بۆ کارە هەڵاسن بەڵام ئەوەی هەیە تا ئێستا بەدەخەوە چارەسەر نەبووە و هەر ئەڵێن چارەسەری دەکەن و سەپارەت بە دۆخی گەرمیانیش لاناوخۆی گەرمیانشە بەڕاستی دەمەوێت باس لەو بکەم جارێکی دیکە ڤایرۆسی کۆرۆنا هەڕەشە لە دانیشتوانی گەرمیان دەکاتەوە و لایەنە تەندروستی گەرمیان بە تایبەتی هۆشداری دەدات لەوەی کە لەم گۆڕینی وەرزی پاییزە بەرەو زستان هاوین بۆ پاییز بەرەو زستان ئەم وەرزەوە ئەکات یعنی ڕێژەی توشبووان بە بەردەوامی بەرەو هەڵکشان بڕوات و قوربانیەکان زیاتر ببن بۆیە داوای خۆپارێزیەکی تەواو لە خەڵکی ناوچەکە دەکات و داواش تەندروستی گەرمیان هۆشداری ئەوەشی داوە ئەگەر بێت و خەڵکی خۆی نەپارێزێت ناتوانن لە نەخۆشخانەکانە جێگەیم خەڵکانە بکەنەوە و ئازیزەکانیان بە پێش چاویانەوە گیان لە دەسەتات بۆی هۆشدارەکانی تەندروستی گەرمیانش لەم بارەیەوە زۆر توندا داوای خۆپارێزیکی تەواو لە هاوڵاتیان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان هەرێم جاف کە لە گەرمیانەوە لەگەڵمان بووی بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو دانیشتوانی ئەو دەڤەرە و بەگشتیش بۆ دانیشتوانی کوردستان. بەڵێ ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان کە تایبەت بوو بە گەنج لەگەڵەوەشدا چەند بابەتێکمان بۆ ئامادە کردوون هەر تایبەتە بە گەنجان یاخود دەرخستنی توانە و بەهرەکانی گەنجانە ئەوش گەنجێکی دانیشتووی گوندی بێگەڵاسە لە دەڤەری پشدەری سنووری پارێزگای سلێمانی کە لە ڕێگەی هێزی ئاوی ڕووبارەکەیانەوە کارەبا بەرهەمێنێت توانیوێتی بڕی 4 ئەمپێر کارەبا بۆ ماڵەکەی دابین کات کە پێداویستی ماڵەکەی خۆی پێپڕکاتەوە ئەو گەنجە ناوی مەهدی محەممەدە و ئەڵێ ئەگەر حکوومەت هاوکاری بکات ئەتوانێت زیاتر لە 20 ئەمپێر کارەباش بەرهەم بهێنێت و هەموو گوندەکەی پێ ڕووناک بکاتەوە. گەنجێکی دانیشتووی گوندی بێگەڵاسی دەڤەری پشدەر توانیوێتی پەرە بە توانە و بیرۆکەکەی بدات و بەشێک لە گوندەکەی لە بێکارەبایی و خامۆشی ڕزگار بکات. مەهدی محەممەد لە ڕێگەی بەکارهێنانی هێزی ئاوی ڕووبارەکە و چەند سەتڵێک و پاترێک و کۆنڤێرتەرێکەوە نزیکەی 4 ئەمپێر کارەبایی بەرهەمهێناوە. بەو بڕە پێداویستی کارەبای ماڵەکەی دابین کردووە. ئەو داهێنەرە دەڵێت ئەم کارە خولیای منداڵیمە و زۆر ئارەزووی کاری میکانیکی و ئەلکترۆنی دەکەم. ئەم گوندە بێکارەبایە و هیچ کارەبایەکی نییە. من هەستان بە دروستکردنی ئەم پرۆژەیە کە نزیکەی 4 ئەمپێرێکی دەدات لە چەند پارچەیەک پێکاتوە و لەم سپڵانە و لە دیلەمۆ و لە چەند پارچەیەشکە پێکاتووە. مەهدی محەممەد هەرچەندە داهێنان و گرنگیدان بە خولیاکانی بەشێکن لە ژیانی ڕۆژانەی بەڵام بژێوی ژیانی لە ڕێگەی فرۆشتنی سەوزۆمیوە دابین دەکات لەگەڵەوەی بە ئومێدەوە کار لەسەر پرۆژەکەی دەکات بەڵام داوا لە حکوومەت دەکات هاوکاری بکات بۆ ئەوەی بتوانێت کاری زیاتری تێدا بکات و پرۆژەکە فراوانتر بکات و کارەبای زیاتر دابین بکات دەژڵێت دەتوانێت بڕی 10 بۆ 20 ئەمپێر کارەبا بەرهەم بهێنێت و کارەبا بۆ تەواوی گوندەکەی دابین بکات. ئەگەر حکوومەت هاوکاریم بکات دەتوانێت پرۆژەی گەورەتر دروست بکەم 10 ئەمپێر بۆ 20 ئەمپێر بەشی گوندەکە بکات کە سوودی لێوەربگرێت. هیچ پرۆژێکی بەرهەمهێنانی کارەبا و وزە لە گوندی بێگەڵاس جێبەجێ نەکراوە. لە کاتێکدا تەنیا 10 کیلۆمەتر لەو ناوچانە دوورە کە کارەبایان هەیە. بەڵام کاریگەری لەسەر خولیا و داهێنانی گەنجانی گوندەکە نەکردووە و دەستەوەستان نەوەستاون. دانیشتوانی شاری کرشەهیر لە تورکیا بەرهەمی گوێزی ئەم ساڵیان کۆ دەکەنەوە کە گوێزێکی تایبەتەوە و توێکڵێکی تەنکە و تامی جیاوازە. نزیکەی 35,000 هێکتار زەوی ئەو ناوچەیە بۆ گوێز داچێنراوە و 40,000 باخی گوێز لەو شارە هەن. خاوەنی باخەکانی گوێزەڵێن بەرهەمی ئەم ساڵیان زۆرە و باشە پێشبینیەکەن 3,000 تۆن بەرهەمیان بێت. لە ساڵانی 2014 بۆ 2018 بەرهەمی گوێزی کامان لە ناوچەی کەرشەهر زیانێکی زۆری پێگەیشت. بەڵام پێشبینی دەکرێت ئەم ساڵ پێچەوانەی ساڵانی ڕابردوو بەرهەمی گوێزی کامان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکات. ئێستا دانیشتوانی ئەو ناوچەیە دەستیان کردووە بە کۆکردنەوە و ڕنینەوەی بەرهەمی گوێز و
بە شێوەی هەرەوەزی و گروپ کار دەکەن. Hasadımız iyi durumda, ürünlerimiz, mahsulümüz iyi durumda. Geçen sene de iyiydi. ئەم ساڵ بەرهەمی گوێزی کامان لە ماوەی 5 ساڵی ڕابردوو زۆرترین ڕێژە تۆمار دەکات و بەراورد بە ساڵی ڕابردوو بەرهەمی گوێزەکە بە ڕێژەی 150 زیاترە و نزیکەی 3000 تۆن دەبێت. لێرە گوێزی خۆماڵی و بیانی بەرهەم دەهێنرێت. دانیشتوانی ناوچەی پارێزگای کەرشەهیر لە تورکیا دەستیان کردووە بە کۆکردنەوەی بەرهەمی گوێزی کامان کە یەکێکە لە بەرهەمە تایبەتەکان و خواستێکی زۆری لەسرە. خاوەن باخەکانی گوێز با شێوەیەکی گروپ و هەرەوەزی کاری تەکاندنی گوێز و کۆکردنەوەی بەرهەمەکە دەکەن. کاممان نیشتیمانی سەرەکی گوێزە پشتیوان بەخوا بەرهەمی ئەم ساڵی گوێز باش دەبێت. ئێمە لی ڕازین. ئەم ساڵ گوێزی سەرمابردوو خراپبوو کەمە بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئێستا وەرزی کۆکردنەوەی بەرهەمی گوێزە و تا کۆتایی ئەم مانگە بەردەوام دەبێت. گوێزی کامان یەکێکە لە گوێزە تایبەتەکان و تێکڵێکی تەنک و تامێکی جیاوازی هەیە. تەنیا لە پارێزگای کەرشەهیر نزیکەی 35,000 هێکتار زەوی بە گوێز داچێنراوە. زیاتر لە 40,000 باخی گوێز هەن. ئێستا کە کاتی کۆکردنەوەی بەرهەمی ئەو گوێزە تایبەتەیە، دانیشتوانی ناوچەکە بە هەرەوەزی بەرهەمەکە کۆ دەکەنەوە و بەشێکی ڕەوانەی بازاڕەکانی دەکەن و بەشێکی دیکەشی بۆ پێداویستی ڕۆژانەیان بەکاردەهێنن. لەگەڵەوەی ئەم ساڵ کۆرۆنا زۆربەی شتەکانی گۆڕی یاخود زۆربەی کاتەکان کەرەنتین بوو، بەڵام ژینگە سوودێکی باشی بینی بۆ هۆیشەوە کە ئەو هەموو بەرهەمە هەیە یاخود بەرهەمی ناوخۆ زۆر زیادی کردووە کە ماوەیەکی دیکە گوێزی هەورامان یاخود ڕۆژهەڵاتی کوردستانیش پێدەگات و وێنەیە لە تام و بۆن و خۆشیەکەیدا. ئەمڕۆ بابەتەکانمان زیاتر سروشتی بوون یاخود هاندان بوون یاخود ئەو بابەتانە بوون کە وزەمان پێ بەخشێ. بابەتێکی دیکەمان دیمەنی بزنە کێویەکانە لە ئەرزڕۆم کە زۆر سەرنجڕاکێشە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندە کێویەکان لە شارۆچکەی ئۆلۆری سەر بە پارێزگای ئەرزڕۆمی باکووری کوردستان قەدەغەیە. ئاژەڵەکان لەژێر چاودێری و پارێزگاریدان بەردەوام لە نزیک ماڵی هاوڵاتیان بە دوای لە وەردا دەگەڕێن و بە کۆمەڵ لەسەر لووتکە و قەتپاڵی چیاکان دەردەکەون. کەش و هەوای ئەرزڕۆم کە لە ژێر کاریگەری ئاو و هەوای دەریای ڕەشدایە هۆکارێکە بۆ ئەوەی ئاژەڵە کێویەکان لەو ناوچەیە بمێنەوە و کۆی لەوێنەکاندا ئەیبینن کە یەکێکیش لەو ئاژەڵە کێویانە بزنە کێویە کە لە نزیک ئاوەدانی و لەسەر شاخەکان هاتوچۆەکەن. ئەوەش دیمەنێکی جوان و دڵڕفێنی بە ناوچەکە بەخشیەوە و بەردەوام هاوڵاتیان و میدیاکاران وێنەیانەچن. کۆی بینین دیمەنی ئەو بزنە کێویانەیە لەسەر شاخەکان یاخود لە ناو ژینگەدا زۆر بە ئارامی یاخود بێت ترس و بێ دوو دڵی ئەگەڕێن و ئەبینین کە بۆ خۆراک یاخود بۆی کە بلەوەڕێن لەسەر ئەو چیانەیەنە ناو ئاوەدانیەوە دیمەنەکان دیمەنێکی زۆر ناوازە و جوانن. بڕی دروستی خواردنی نان لە ڕۆژێکدا چەندە؟ کۆمەڵی ئەڵمانی بۆ خۆراک ئاماژە بەوە دەکات پێویستە نانی تەواوی دانەوێڵە بخورێت چونکە کالۆری کەمە و لە بەرامبەردا ڕیشاڵی خۆراکی زۆرە و سوودی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. ئاماژە بەوەش دەکات ئاردی سپی دەبێتە هۆی زیادکردنی کێش، بەڵام لە هەندێک حاڵەتدا سوودی هەیە. جەختیش ئەکاتەوە پێویستە کەسێکی پێگەیشتوو لە ڕۆژێکدا بڕی 200 بۆ 300 گرام نان بخوات. پارکی سەفاری دووبەی پاش ماوەیەکی زۆر لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان دووبارە بەڕووی گەشتیاراندا کرایەوە. ئەم پارکە یەکێکە لە گەورەترین و ناوازەترین پارکەکانی دووبەی
کە خاوەنی 3000 جۆر ئاژەڵە و 3000 جۆر گوڵ و ڕوەکی دەگمەنی تێدایە. یەکێک لە گرنگترین شوێنە گەشتیاریەکانی دووبێ و ساڵانە بە هەزاران گەشتیار سەردانی دەکەن. پارکی سەفاری دووبەی پاش 2 ساڵ لە نۆژەنکردنەوەی دووبارە بەڕووی گەشتیاران جاکرایەوە. ئەم پارکە یەکێکە لە گەورەترین و ڕازاوەترین پارکەکانی دووبەی کە خاوەنی 3000 جۆر ئاژەڵ و 3000 جۆر گوڵ و ڕووەکی جوان و دەگمەنە. تميزت بلدية دبي في تنفيذ هذا المشروع. شارەوانی دووبەی ساڵی 2015 ئەم پرۆژەی جێبەجێ کردو و دەستی بە دروستکردنی ئەم پارکە لەسەر ئەم ڕووبەرە کرد کە پێشتر شوێنی فرەدانی زبل و خاشاک بوو. ئێستا بۆتە پارکێکی گەورە کە خاوەنی 3000 جۆر ئاژەڵ و 3000 جۆر گوڵ و ڕووەکە کە بەشێکی هینا و خۆی و بەشێکی زۆریشی لە دەرەوە هاوردەکراوە. 119 هکتار. ئەم پارکە ڕووبەرەکەی 119 هکتارە و لە ساڵی 2015 بۆ یەکەمین جار بەڕووی گەشتیاراندا کرایەوە. ساڵانە پێشوازی لە هەزاران گەشتیاری بیانی و ناوخۆی دەکات، بەڵام ماوەی نزیکەی 2 ساڵە بەهۆی نۆژەنکردنەوە و بەم دوایانش لەبەر ڤایرۆسی کۆرۆنا داخرابوو. ئێستا دووبارە بە لەبەرچاوگرتنی ڕێنمای تەندروستیەکان بەڕووی گەشتیاران داکراوەتەوە. دبي سفاري بارك پارکی سەفاری دووبەی بە لەبەرچاوگرتنی هەموو ڕێنمایە تەندروستیەکان دووبارە بەڕووی گەشتیاران داکراوەتەوە. تەنانەت دەمامک و ئامێری دەستنیشانکردنی پلەی گەرمیان بۆ سەردانی کەران داناوە. پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شارەوانی دووبەی لە پلانیدا بوو ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو پێشوازی لە گەشتیارێکی بیانی زیاتر بکات و ژمارەی گەشتیاران لە 16 ملیۆنەوە بگەینێتە 20 ملیۆن گەشتیار، بەڵام پلانەکەیان پێ جێبەجێ نەکراوە. ئێستا دووبارە لە هەوڵی بژاندنەوەی کەرتی گەشتیاری وڵاتەکەیانن. جەنافەرێقی کوردستان 24. لە چەند ساڵی ڕابردوو یاخود پێشەوەی کە کۆرۆنا باڵکێشێ بەسەر هەموو جیهاندا هەرگیز بیرمان لەوە نەکردبووە کە ڕۆژێک بێبەشە بین لە بینینی ئەو پارکانە یاخود ئەو شوێنانە ئەو کەسانە بیریان لەوە نەکردبووە کە ڕۆژێک دێت ئەو پارکە قەرباڵغانە تەواو خامۆشی باڵکێشێ بەسەریە لەگەڵەوەی کە هاوڵاتیان پێویست بووە کەرەنتین بکرێن یاخود خۆیان بپارێزن و دوورکەونەوە لە قەرباڵغی. ئەمە وای کرد کە چەندین کەس ببێتە قوربانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە یاخود چەندین کەس تووشی بارێکی دەرونی نائارام ببێت. بۆیەش لە چەندین وڵات یاخود لە چەندین شوێن جیا لە کارمەندانی تەندروستی کە هەمیشە هاوکار بوون بۆ ئەوەی کە یارمەتی نەخۆشەکان بن، چەندین ڕاوێژکار هەبووە یاخود چەندین کەس هەبووە هاوکاری ئەو کەسانەیان کردووە کە توش بوون یاخود کەسێکیان بەهۆی ڤایرۆسەکەەوە لەدەستداوە. هەروەک چۆن ژمارەیەک ڕاوێژکار لە شاری نیویۆرکی ئەمریکا لە سنتەرێکی چارەسەری هونەریان کردوتەوە بۆ یارمەتیدانی خێزانەکان، بەڵام ئێستا ئەو سنتەرە تایبەت کراوە بە منداڵان تەمەنیان ئەو منداڵانی کە تەمەنیان لە نێوان 6 بۆ 10 ساڵاندایە و یاخود کەسێکیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە دەستداوە. ئامانجی ئەم ڕاوێژکارانە یاخود ئەم هاوکارانە ئەوەیە کە بتوانن هاوکاری ئەو خێزانانە بکەن یاخود منداڵەکانیان بکەن کە لە بارودۆخێکی ناخۆشدا و دابڕاون لە ژیانی ئاسایی. بە دەوری مێزی سەیرانکردنەکەیاندا دانیشتون کۆمەڵێک کچوو مامۆستاکەیان تا ئەوەی دەیانەوێت لەسەر کاغەزە ڕەنگە و ڕەنگەکان بینوسن. سۆفیای تەمەن 6 ساڵە داوا دەکات و دەڵێت دەتوانم بنووسم بابە؟ بە پێنووسە پەمەیەکەی و لەسەر کاغەزێکی پەمەیی دەنووسێت بابە. شوێنەکەی ئێمە لە دوورگەی ستەیتن لە شاری نیویۆرک سەنتەرێکی چارەسەری هونەریە. هەفتانە بە کۆکردنەوە و دانیشتن لەگەڵ منداڵانی تەمەن 6 بۆ 10 ساڵان بەڕێوە دەچێت. ئەم سەنتەرە لە ساڵی 2013 بۆ یارمەتیدانی خێزانەکان دامەزراوە لە ڕێگەی پرۆسەی ڕاهێنانی هونەریەوە. بەڵام ئێستا ئەو منداڵانەی لە خۆگرتووە کە کەسێکی خۆشەویستیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە دەستداوە. سۆفیا دەست دەکات بە ڕەنگکردن و نووسین و دایکی پێی دەڵێت ڕۆژێک بابە نەخۆش بوو دواتر ڕۆشت. لە کۆتایی مانگی نیسان هاوسەرەکەم تووشی ڤایرۆسی کۆرۆنە بوو، نەخۆش کەوت، زۆر بە خێرایی تەندروستی تێکچوو، کۆچی دوایی کرد. دواتریش لەگەڵ هەردوو کچەکەم لە کەرەنتیندا بووین چونکە یەکێکیان تووشی کۆرۆنا بوو. ئێمە نزیکەی 6 هەفتە دوای ئەو کارەساتە گۆشەگیر بووین چونکە تراژیدیا بوو بۆ ئێمە خۆشەویستانمان لەدەستدا.
هاوڕێ مامۆستا تەنیا خۆمان مابووین. ڕاوێژکارانی دەرونی کۆرۆنا بە سەرچاوی هێنانی خەمۆکی ناو دەبەن و دەڵێن تراومایەکی زۆری بۆ خەڵک دروست کرد کاتێک ئەوان شێوەی خۆشەویستانیان دەکەن کاتێک لە نەخۆشخانە و بێماڵ ئاوایی جیان دەهێڵن بۆیە پێویستە لە ڕێگەی ڕاهێنان و چارەسەری هونەریەوە هاوکاریان بکەین و یارمەتیان بدەین. ئەڤ ڤایرۆس ڕیاچوونە دبستانان دیتنا هەواڵان هەروەها لیستک و وەرزشکردن لە بەرزاڕووکان گرتیە. ji ber wê çareseriya honerî rêj bo zarokan dide da ku hestên xwe derxînin û ew axiftinên ku nikarin binivîsînin jî dikarin bo wê rêyê encam bidin. ژمارەی گیان لەدەستدان بە کۆرۆنا لە جیهان ملیۆنێک کەسی تێپەڕاند. هەر یەکێک لەو ژمارانە ژیانی چەندین کەسی دیکەی خەمبار کردووە. بۆ هێدایکی سۆفیا نمونەیەکە و داوای تەقامگیربوونی ژیان دەکات و دەیەوێت لەگەڵ نەوەکانی ژیان بکات. هاژە غەفور، کوردستان 24. ئێستش با بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 123,800 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 145,000 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 159,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 16,000 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی بەرامبەر بە 4,350 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 24 378,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 21 333,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 18 284,000 دیناری عێراقیە. چۆن ددانەکان بە سپێتی دەربکەون بە تێپەڕبوونی کات و هەڵکشانی تەمەن ددانەکان زیانیان پێدەگات و کەمتر بە سپێتی دەردەکەون بەڵام خانمان دەتوانن لە ڕێگەی ماکیاژکردنەوە وا بکەن ددانەکانیان سپی و بە جوانی دەربکەوێت بۆیە پێویستە چەند هەنگاوێک بنێن لەوانش پێویستە ڕەنگی بێجی بۆ ماکیاژی لێوەکان بەکار بهێنن ڕەنگی سووریان مۆری کاڵ بۆ دەوری لێوەکان و ددانەکان سپی دەردەخات و هایلایت بکەن بۆ ئەوەی ڕوخسار زیاتر دەربخات و سەرنجەکان لەسەر ددانەکان لا بچن و ئەو جۆرە ماکیاژانە بکەن کە چاو گەورەتر دەردەخەن باشتر وایە ئەو سووراوەی بەکاری دەهێنن بریسکەدار بێت چونکە لێو پڕ و ددان سپی دەردەخات. هەمیشە خانمان نهێنی تایبەتی خۆیان هەیە بۆ دەرخستنی ڕوخسارێکی جوان و مانەوەیان بە گەنجێتی جوانی. سوودەکانی خواردنەوەی شیر بە هەنگوین دەردەخەین کە خواردنەوەی شیر لەگەڵ هەنگوین چەندین سوودی هەیە بە تایبەت لە بەیانیاندا خواردنەوەی شیر بە هەنگوین چارەسەری چەندین کێشەی تەندروستی دەکات. لەوانە گیراوەی هەنگوین بە شیر یارمەتی بەهێزکردنی ئێسکەکان دەدات. جگەلەوە هەنگوین و شیر دژە بەکتریایە چارەسەری کۆکە دەکات کە کاتێک تووشی ئەنفلۆنزا بین یاخود تووشی هەر نەخۆشیێکە بین کە ئەکۆکین ئەتوانین بە تایبەت لە موەرزەدا ئەتوانین پەرداخێک شیر بخۆین لەگەڵ تێکەڵکردنی بە کەوچکێک هەنگوین ئەوە وا دەکات زووتر چاک بینەوە ئەوە جگەلەوە دەبێتە هۆی دەردانی لینجەمادە لە جەستەدا و هەڵاوسان ناهێڵێت چۆن کاتێک ئەڵێن گەرومان هەڵئاوساوە ئەو یارمەتی دەرە بۆی نەیهێڵێت یارمەتی پرۆسەی هەرسکردن دەدات و بەکتریا سوودبەخشەکان لە گەدە زیاد دەکات ڕێگری لە زیادبوونی هۆرمۆنەکانی دڵەڕاوکێ دەکات. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن کە سەرجەمیان هەمەڕەنگ و سوودبەخش بوون بۆ هیواین بە هەمان شێوە سوودی هەبوو بێت بۆ هەمووتان تا سبەینێ هەر کاتێکی خۆش و شادمان بێت.